دون مناسب باش استعلال انا عبد دفتر بقصود استبقى بنزاور قيت الورق كرنو فروشتن وكو بيوست ني بازار باش استا باش بيتي دار سر بخو بازار خوش بو شهر 11 بازار زو خوش بو كتي استا باش بوين بيدار سر بخو بازارك ضعيفه والله وكو بيوست ني سار ده بازارك ني بوي مثلا نازاني او هو تيا بازار زوزو كذا مثلا المنعاد لير انا باش استا دفترك كشتي شو استا بنزاور قيت البنز ورقه سطاني ودا دوش مثلا حكومه زريبه لسر هم عارضه كان هم خانو بره زياد كردوه وەکو کرا فرۆش ئەوەش تاسی لە بازاری خانوبەرەمانەکە ئێستا بە نیسبەت ئەو قەتعە پێشی ئیدارەی سەربەخۆ بە 80 وەرەقی ئێستا بە 45 وەرەقەیە لەو 45 وەرەقەی دەچی بە ڕسوماتێکی بە ناوە خۆی دەکەی 8 وەرەقە 9 وەرەقە ڕۆم لە زەریبەوەدا لەیان بالمقابل یعنی لە باتی بەرەوە پێشەوە بچی بەرەوە پشتەوە هاتەوە ئیدارەی سەربەخۆی سۆران يعني هەندی تەسەوڕەکەین ئەوی لەو سۆرانەمان دیتێ لە ڕووی زەریبە و شوێ بالمەحافەزەیانی دهۆکە چەند قەزای تێدایە چەند ناحیە تێدایە پار 1 ملیار و 200 میلیۆن دلار دینار دهۆک محافەزەک بەرامبەر قەزایەکی سۆران زەریبەی تێدا بووە یعنی ئیدارەی سۆران زۆر بازێکی لەسەر خەرچی هەیە لە کڕین و فرۆشتنش 198 فرۆشیارە تا دوو کڕیارە ئەو دوێ ئێشکڕی یان لە محتاجیە یان کۆمەڵە پارەیەکی کە تەناو دەستی لە باتی بچی بیدێتە بە خەرچی بە قەرز دەرێ بێری بە عەرزەشی دەدەم لۆم باشترە لەو دووەش کڕیارەکە سەعیح نییە ماوەیەکی زۆر یعنی بە هەفتە بە ماگێک ماندی دەکە ئەزیەتە دەدا کڕیار نییە وەکو پێویست دوای ئەوەی کە بوویتە ئیدارەی سەربەخۆ سۆران دەبێ بازار زیاتر ببژێتەوە زیاتر ئیرکار و کاسبی پەیدا بی بەڵام بەداخەوە وێرانتر بووە خراپتر بووە چونکە حکوومەت هاتیە باجی خستیتە سەر هەر هەموو گاڵایەک پێشتر کە من لە ئیشەکەی خۆم دەزانم پێشتر یەک تۆپی وایەر دەتکڕی بە 40,000 ئێستا بە 86,000 خانوویەکی ئاوا کە بتەوێت دروستیکەی پێویستی بە 10 تۆپوایەریە تەماشاکەی لە چاو جاران لە چاو قەدیم دەبێت یەک دەفتەر زیاتر بدەیت لەبەرەوەی هەتاخانی دروستەکەی لە پێشتر بەراورد بە سەعری پێشتر تەماشاکەی کە پارە نەمایە و بازارش نەمایە و ئیشەکەش نەمایە خەڵکیش خانووی دروست ناکە کە خانووی دروست نەکرد سەدان کەسی وەکو من بێ ئیشەبی چونکە لە خانوویەکی ئاوادا بە سەدان وەستا ئیشەکات وەستای کارەبای ئیشەکە وەستای ئاویشەکە وەستای لە بغیشەکە ئەو پارێکە وەستایانە وەرەگرن دەچێتە بازار